یارانە کوردەوار وەختتان وەخێر. ئەو دیبەیتەی ئەم شەو اختصار ڕاپەڕینە. ئێمە لە تەیە ڕۆژانە ڕابردووە تەکە موشکل و مۆعزەلە کانە ڕوبەڕووین و بەرنامەهای لایڤە دیبەیتیمان تووشی قەتعی ئەبێت. من ئومیدوارم کە ئەمە نەمێنێت وە محاولەکەم کە بەردەوام و مەگەر قەتیەکان فرە نەکات و بلەخەرە لە جێگەیەکە تەسلیم بوێت و مەجال بدات کە ئێمە بتوانین دیبەیتەکانە خۆمان ئەنجام بدەین. من دیارە من ئەوێنم کە فرەیەک لە مەردەم تەسەوراتیان گۆڕین و لە مبارزەکردن و لە شۆڕش و لە سەرکەوتن تەسەوراتێکی کاملەن سەتحی و زووە، یعنی پەلانە گەرەکیانە هەرشیشتە بە زووی اتفاق بکەفێت. جەهانە خۆت نییە، دەریافتێکی دروستت لە ژیان ئینسانەکانتر نییە، ناتوانیت قبول بکەی لە سەر و بەندێکا کە تۆ لەدایک بووگی لە زەمانێکا کە تۆ لەدایک بووگی. ئەم زەمە ناتوانێت هەمان دەورانهایەک بێت کە تاریخ ساز بووگن و تۆ هەمان ئینسانهای تاریخ ساز بیت و دەوران ئێوە بە عنوانە دەورانێکی تەڵایی یا عەسرێکی تەڵایی لە زوهورە پیاوەکانە گەورە و ئینسانە گەورەکان بناسرێت لە ئایندا. بەڵام ئەم تەسەورە معمولەن بۆ ئینسانهایە کە خۆیان لە زەمانێکە ئەژین سەخت قابلە قبوڵە، بە تایبەتی کەسانێک کە قەرارە ئەرکێک و مەسئولیەتێکی سەنگین بووەنە بەرەوە. ئێمە فێر بووگین، فێرمانیان کردگە کە ئەحساسە بێگانگی بکەین. ئێمەیان فێر کردگە کە هەست بە سەغیر بوون بکەین و ماتەڵبین کەسێک بڕیار بدات و ئێمە لەم سەرنجام و لەم عاقبەتە خۆمانە هیچ دەستێکمان نەوێت و هیچ تەئسیرێکمان نەوێت. بار سوورەت من ئەمڕۆ گەرەکمە بە هەڵبژاردنە بەشێک لە تاریخێکی ئوستورەیی، لە تاریخێکی ئوستورەیی داستانێک نەقل بکەم کە ئوسوولەن قیامەکان شۆڕشە بونیادیەکان چۆن دەست پێیەکەن، مەسائلێکەوە لە بەرپێیانات چین و تۆ لەگەڵت کامە تەنگەژە و مشکڵاتە ڕوبەڕوو ئەوی تۆ چی لە بەرامبەرت توا قەرارەگرێ و چۆنە کە ناگەهان جەریانێک یا بە سوورەتە واقعی یا بە سوورەتە ئەفسانەئی ئەبێت بە مەشخەڵە ڕێگایەک و لەسرە ئەمە اتفاقاتێکی عەزیمی تاریخی ئەکەفێ. بەر لەوە من بێژم کە زۆرینەی کولتورەکانە دنیا کولتورە شەفاهین ئۆراڵن یان زارەکین. تەکە کولتورە نووسینە فەرقەکەن. کولتورە نووسین عمرێکی درێژی نییە، بە تایبەتی لە وڵاتانە غەربیە کە ئیدعاکەن درێژە دەرە فەرهەنگی یۆنانن و گەرەکیانە وابی سەلمێن کە فەرهەنگە یۆنان فەرهەنگە نووسەری بووگە، نووساری بووگە، نوویسین بووگە، وانە بوو کە فەرهەنگە یۆنانیش هەر فەرهەنگە ئۆراڵ و شەفاهی بووگە. تۆ لە ئەواخر قەرنە 16ەوە و بۆ قەرنە 17ەوە شاهدە سەربەرزۆکردنە فەرهەنگە نووسینیت، وەگەرنە ئەکسەریەتە کولتورەکانە دنیا کولتورە شەفاهی بووگن و ئەنچێ بەناوە تاریخ و میت و ئەفسانە بووگە بە سوورەتە زارەکی شەفاهی و ئۆراڵ بە خەڵکەکە گەیگە. مەتنە شەفاهی لەگەڵ مەتنە نووسینیە تەفاوتهایەکی فاحشە فرە و فراوانی هەست. دیبێتەکانە ڕاپەڕین ئەکسەرەن و قاڵبەن مەتنە شەفاهین. مەتنە شەفاهی کارکرد و تەئسیراتە خاسە خۆی هەست. ئەو تەئسیراتەی کە کەلام هەسی، ئەو تەئسیراتەی کە
كلام الشفاهي هسي كلام كتبي نيسي أو كاركردێکی تری هەست ئەو داستانێکی تروالە پشتیە کە ئێمە ڕۆژێک حتمما دانیشینەم تەفاوتانە بەڕەسیەکەین بزانین مەتنە شەفاهی تەکە مەتنە نووسینا فەرقی چییە. فقط ئەوە نەبزانن لە مەتنە شەفاهیە مخاتەبین مشەخەسن، ئەما لە مەتن نووساریە مخاتەب مشەخەس نییە. بۆیە تۆ ئەوێنیت لە ناوە دیبەیتێکی منە بارهای بار من کەسانێک بە ناوی تۆهایەکی متەناقز، ئێوەهایەکی متەناقز بەحسەکەم لەم کەلامە و ئەمە خاصیەتە کەلامە شەفاهیە. و تۆ لە کەلامە شەفاهیە تەکە چی شتەکارت هەست، تەکە ئاوا کارت هەست، تۆ لە کەلامە شەفاهیە تەکە حرەکاتم منت بێژەر تەرەفی کە خەریکی کەلامم ئەبیسیت. بارە ئەم دروسە بمێنێتەوە بۆ دیبەیتێکی تر. من ئەمشەو گەرەکمە واردە داستانێک بۆم کە فکرەکەم بارها بە سوورەتە ئشارەیی ئاماژەم پێکردگە وەلی ئەمیانە وەکو دەرسێک بمێنێتەوە اختصاسەن بۆ یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ و هەر ڕۆڵەیەکی داوکاورە دەورێک کە گەرەکیسی لەمەوە بەبعد ڕۆڵێک و نەقشێک بگێڕێت. ئەگەر ئەدەبیاتە شەفاهیە ئێمە دووچارە مشکل بوو، ئەگەر داستانەکان و ئەفسانەکان و میتەکانە ئێمە دزریان خوریان بەناو میلەتهای جەعلی و بەدەستکاریەوە سەبت بوون و ئیمڕۆ خاوەنداریەتی کردنیان ئاسان نییە و دۆزینەوەی سرە لە ناسەرە ئاسان نییە. ئێمە مەجبورین دۆران و حەماسەیە دۆرانە خۆمان بخولقێنین و بۆ ئەم خاترە مەجبورین لە بەرد بنەماوە هەرچی شتە باس بکەین، بە وردیشی بکەینەوە و لەسرە ئەمانە بوێسین. من ئەمشەو لە یەکێک لەم متونە بەناوە متونە مقدسە لە ئینجیلە مەتا مەوعزەیە سەرە کێوە ئیسا مەسیحتان بۆ خوێنمەوە. مهم ئەمە نییە کە ئێوە باوەڕتان هەست بە ئیسا مەسیح یانە، مهم ئەمە نییە کە ئیسا مەسیح شخصیەتە تاریخی بووگە یا نەبووگە، مهم ئەوە نییە کە ئیسا مەسیح حەقیقەتی هەست یا نیسی. مهم ئەوەسە کە لەسەر ئەم مەتنە ئیسا مەسیحە ئمڕۆ تۆ جەهانێک ئەوێنیت کە خۆیان بە مەسیحی ئەزانن و ئەم مەسیحیەتە لە ڕێگەی ئەم مەتنە بە ئەمانە ئینتقال دریاگە و کارکردە ئەم مەتنە ئەمشەو بۆ ئێوە لە جەنبە تەدریسیەکەیە ئەمە ئەوێت کە من ئێژم سەراغازە دەستپێکردنە قیامێک چه شکلیە و چۆنەوێت و ئێوە کێها ئەتوانن بوون بزانن داستانە ئیسا مەسیح ئێوە گشتتان بە کورتی ئەیزانن ئەوەی کە خۆیان نەقڵی یەکەن. بارەبەجات ئیسا مەسیح تەوەسوتە لەلایەنە یەکێک لە حەواریەکانە خۆی و بەناوە یەهودا ئەسقەروتی ئەفرۆشێت بە 30 دەرهەمە نقرە زێ و بە قیمەتێکی فرەکەم. و ئەوەسە کە پلاتۆس حاکەمە ڕۆم بە دەستورە خاخامەکانە مەسیحی یەهودی ئیسا مەسیح لە خاچەدا. ماجرای لە خاچدانە ئیسا مەسیحم من هەم لە مەسرەن مارگاریتایە بۆڵگاکۆفە نەقل کردگە هەم لە براکانە کارامازۆفە داسایۆفسکیە و چەند بارێکیش ئاماژەم کردگە بە ئەم مەتنە مقدسە و بە تایبەتی ئینجیلە مەتا. ئەم مەتنانە کە تاریخ سازن، ئەو ئەفسانانەی کە تاریخ سازن و ئیمڕۆیش ئیدامەیان هەست، ئەتوانن بە تۆ کۆتهایەک بدەن تا تۆ بزانی ئەم جەهانە و ئەم دنیا چۆن تعریف کریاگەس و بینریاگەس و چۆن بە ئەگرایانە گەیاندگە. من مشەخەسەن لە دیبەیتەکانە ترە
ئاماژەم بە 3 نوکتە کرد. نوکتەیە کە تۆ یا کوڕە خوایت، یا خودە خوایت، یا مەعسوومیت، یا شێتیت. یعنی بەو مەزمونە وتم ئەمانە ئەیژن ئینسانێک کە لە شوێنە ئازادیاوێت، ئینسانێک کە داوکاورت دەور بێ بۆ ئازادی. ئینسانە مەعمولی نییە، ئینسانە مەعمولی ناتوانێت داوکاورە دەور بێ، یانێ ئینقلابی وێت، مبارز بێت. بەو مەفهومەی کە ئێوە بزانن داوکاورە دەور سوگژەگی واتیە و مەفهومێکی گۆرانیە. کەس قەت باڵای بە قەت باڵای مەسیح ناگات. مەسیح وەختی دریا لە سەلیبەکەیش خەڵک هاواری یەکرد ئەیوت ئەگەر خوای لە سەلیبەکە داوەزە. من تێمە سەرم تەفسیرانە. یا ئەمەی کە محەممەدە پێغەمبەرە ئیسلام مەعسووم بوو، خوا هەڵی بژاردە بوو، ئەوی مەعسووم کردبوو و هەڵی بژاردە بوو. وەلەگرا تۆ ئەوێنەی کولەن نەقش محەممەد باتڵەکەن و محەممەد هیچ کارەس دەستوتکوان نییە مەسائب و ڕەنجەکانە محەممەد نادیدایگیرێت، کەشمەکەشەکانە محەممەد نادیدایگیرێت، محەممەدی بوون نادیدە ئەگیرێت، دەستگاهە ئێلاهیاتی ئەیگۆڕێت، سەر و خواریەکە. داستانە شەڕە معتەزلە و حەنابەلە و داستانە حادث بوون و قەدیم بوونە قورئان و وەحی و خروجێکە ئێمەی کە بەلاخەرە محەممەد ئێشێ بکەن بە ئینسانێکی بەرگوزیدە کە خوا ئینتخابی کردگە و ئوسوولەن ڕەنجەکانە محەممەد هیچ حەساو ناکرێت. هەرم داستانەی کە نووساریانەوە ئەم تاریخە تۆ ئەگەر قبوڵی بکەی هەرم تاریخە سەرشار ڕەنجە محەممەدە، لە شکنجە، لە دەستدانە سەروەتی، لە برسێتیە ناوە شەعب ئەبی تالەبی، لە مەوردە تەمەسخر و تەوهین واقع بوونی، لە گولی لێکردنی، لە ئیزۆلەکردنی، لە مسادرەکردنە ئەمواڵی، لە تەرکە سەرزەمینی وەلتەمامە مەسائبەی کەم ئینسانە ئەیکێشێت. بەڵام لەو دووە ئەوانەی کە ئەبن بە صاحبانە دینە ئینسانە و مەتنە ئینسانە گشتی بە ناوە خۆیانەوە مهر لێدەن. پس تۆ ئەوێنی ئالەگرا یا تۆ ئیشی کوڕخواوی تاوەکو مەسیح فقط بۆ ئازادی قیامکەی، یا ئیشی مەعسوومی وەکو پێغەمبەر ئیسلام، یا ئیشی شیتوی وەکو ئەم کەسانەی کە سۆفی وبن، یا وەکو ئەو نمونەی وەکو لای خۆمان هەیە وەکو بەهلول ماوی، بەهلول زاوتێ وەن زاوتە یەکداونە ئاومیان ماچەند بەهلول دێواونە، دێواونە کێدی وەی تەورداناوە مەرکەب نەمەیدان گەردوون ڕاناوە. لەذا وەختی ئاوای پێ ئەکەن مەیدان بۆ هاوردنە ئینسان و ئینسانە مەعمولی قەتەکەن. کولەن ئالەگرا ئەو کارەی کە ئیکەن ئەمەسە کەسێک ناتوانێت ئیتر بەو پەیامە گەورە بێتە منسەی زوهورۆ، یا ئیشێ دەعای پێغەمبەری بکە، یا ئیشێ بێژێ کوڕی خوام، یا ئیشێ بێژێ مەعسوومم وەسڵم بە منبەعی وەحی و یاشێتە. و ئەمە ئامدانە کردیا بۆ خاترەوەی هیچ وەخت لە دەورانهایەکی تایبەتە کەسانێک پەیدا نەبن تا بتوانن تەغییراتە بنیادین دروست بکەن. ئەم ئینجیلە مەتا تەرجمەیە یەدیش فارسیە ها بەدەستی منەوە کە بۆتانی خوێنمەوە. بەناوبانگترین مۆعزەیە ئیسا مەسیحە. و من پێشووتر وتم کە مخاتەبە من یارانە ڕاپەڕینە کوردەوار سەربەخۆن، ئەوانەی کە بێتاقەتن، ئەوانەی کە ئەجوولن، ئەوانەی کە فکرەکەن هەرچی زووەشێ اتفاقی بکەوێ، ئەوانەی کە ڕوو لە خەڵکی ئەکەن و خەڵکی بە مقەسر ئەزانن و جۆرێک ڕەفتارەکەن ناپوختەوە خام سەبارەت بە ئومور. ئومیدوارم ئەم دیبەیتە بتوانێت چراوی ڕێگەیان وێت و مەسیرە خۆیان پەیداکەن. ئیسا مەسیح
چو عیسی آن جماعتها را دید به کوهی برآمد و بنشست. چون عیسی ئەو جەماعەتەی چاوپێکەوت چووە سەر کێوێک و لەوێ دانیشت. ئەنگاه شاگردانش نزد ئەو ئامەدان. شاگردەکانی حەواریونەکانی لە دەورە عیسی مەسیحا کۆبوونەوە و او به تعلیم دادنشان آغاز کرد و گفت. و عیسی شروع کرد به دەرسدانە بەوان و وتی لەگرا مەتن شەفاهیە. تەوەجۆ بکەن لەناو مەتنە شەفاهیە مخاتەب ئەگۆڕێت. کەلامە شەفاهی واسە، ئەوە نییە مخاتەبەکانە من ئەگۆڕێتن لە تۆ ئەوێتۆ ئێوە، لە ئێوە ئەوێتۆ ئێمە، بعد دەفعێ ئێوە ئێوەیەکی خاسە، دەفعەیە ئێوە ئێوەیەکی خراپە. تەوەجۆکەن تۆیەکی خاسە، تۆیەکی نگریسی خائینە. ئێوە ئیشێم تەفاوتانە لە مەتنە ئۆراڵ و مەتنە نووسینە بزانن کە بەعدەن بەحسی یەکەین ئێمە. عیسی مەسیح لە دەورە حەواریون خۆیاوا دەست پێەکە. ئەم مۆعزەیە سەرەکیەوە عیسی مەسیحە یەکێک لە ماندگارترین مؤثرترین مۆعزەکانە کتاوە مقدسە مەسیحیانە. پس ئاغاز سخن، سەرئاغاز کەلام لەلایەنە مەسیح واسە. بزانن ئەفسانەکانی قەدیم باوەڕمەندن کە خوا کەلەمەس، جەهەن کەلەمەس. تۆ حتا وێنی لە دینی ئیسلامیشان نەقڵە کە خوا لە مەتنە مقدسا ئێژێت وەختێ بێژێ کون فەیەکون، وەختێ بێژێ ببە ئەبێت. بە کەلام، خوا کەلامە، جەهەن کەلامە. وەلذا خودە عیسی مەسیحیش کەلامە. لەگرا عیسی مەسیح دەست پێەکە. خوشا به حال فقیران در روح، خوشا به حال فقیران در روح. خۆزگە بەوانەی کە لە ڕۆحیانە فەقیرن. ئەتوانی وا تعبیری بکەی کە کەسانێک کە وەسوەسەیان نییە، شەهەواتیان نییە، نەفسانیاتیان نییە و ڕۆحیان فەقیرە. بۆیە تۆ ئەوێنی مەسەڵەن دەراویشە و گۆنابادی لە سفەتە فەقیر استفادە دەکەن. ئەم فەقیرە لەگرا استفادەوێت، یعنی کەسێک کە تابع شەهەوات و نەفسانیاتە خۆی نییە. عیسی مەسیح بۆ ئەم قسانە ئەکا. من تێمەسەری، من کارم بە مۆعزەهای دنیا بڕی نییە. عیسی مەسیح خەریکە سەرەتای شۆڕشێک دائەنێت، خەریکە سەرەتای شۆڕشێک دائەنێت و لەگرا ئیدەیەک یار وانە دەوروبەری، ئیدەیەک حەواری وانە دەوروبەری. پس لەگرا مخاتەبی مخاتەبە ئامە، ئینگار لە خۆزگایەک قسە ئەکا و وەختێک ئەم سفاتانە تعریفەکاتۆ تنتن و وعدەیش ئەخاتە پشتیان. چه اتفاقێکە کەفێ ئەگەر ئەم سفەتە بوێت. پس ئێژێ خوشا به حال فقیران در روح، زیرا پادشاهی آسمان از آن ایشان است. خۆزگە بەو کەسانەی کە لە ڕۆحیانە فەقیرن، بۆ خاتری ئەوەی کە پادشاهی ئاسمان گوا لە دەستە ئەوانە. خوشا به حال ماتەمیان، خۆزگە بە حاڵی ئەوانەی وا غەمینن. بۆ زیرا ئانان تەسەلی خواهند یافت. بۆی ئەوانە تەسەلی پەیاکەن، دائەمرکێن و ئارام ببنەوە. خوشا به حال نەرم خویان، خۆزگە بەوانەی کە نەرم تەبیعەتن. زیرا آنان زمین را به میراث خواهند برد. بۆ خاتری ئەوەی کە ئەوان ئەبن بە ساحێبان زمین و عەرز ئەبێ بە میراتیان. خوشا به حال گرسنگان و تشنگان عدالت، خۆزگە بە حاڵی برسیەکان و توونیەکانی عیداڵەت. زیرا آنان سیر خواهند شد. بۆ خاتری ئەوەی کە ئەوانە تێر ئەبن. خوشا به حال ڕەحیمەن، خۆزگە بە حاڵی ئەوانەی کە ڕەحیمن. زیرا بەر آنان ڕاحم خواهد شد. بۆ خاتری ئەوەی کە بەوان ڕەحمە کرێت. زیرا آنان خدا را خواهند دید. خوشا به حال پاک دلن، خۆزگە بە حاڵی ئەوانەی کە دڵیان پاکە. بۆ
بۆ خاتری ئەوەی کە ئەوان خوا ئەبینن. خۆشا بە حاڵ سۆلح جویان، زیرا ئانان فەرزەندان خوددا خوانده خواهند شد. خۆزگە بە حاڵی ئەوانەی کە حەزیان لە ئاشتی و بە شوێنە سۆڵحا گەڕێن، بۆ خاتری ئەوەی کە ئەوانە بەناوە کوڕەکانە خوددا ئەناسرێن، ڕۆڵەکانە خوددا ئەناسرێن. زیرا پادشاهی ئاسمان ئەزانە ئیشان است. بە خاتری ئەوەی کە پادشاهی ئاسمان هەنە ئەوانە. خۆ لەگرا ئیسا مەسیح هەندێ سفەتی بەحس کرد و مخاتەبی مشخص نەکرد کێس. طبیعەتەن مخاتەب ئەوانە کە ئەم وعدە لە ئیسا ئەگرن. وعدەکە کێ ئەیدات؟ لە کامە مەسیرە ئەم مەردمە بچێت بەم وعدانەی کە مەسیح وتی ئەگەیت لە مەسیرێک کە مەسیح خەریکە حرەکەتەکە و خەڵکی بۆ هیدایەتەکە. پس لەگرا مەسیح بێ ئەوەی کە مشخصی بکات مخاتەبی کێس لە جەمعی شاگردەکانیە وەکو شتێ بڕێ خۆزگە و بریا بێژێت لە بەرەخۆیوە ڕووباوە. وتی خۆزگەم بەوانەی کە لە ڕۆحیانە فەقیرن. تۆ ئەوێنی کەسانێک کە لە ڕۆحیان فەقیرن، کەسانێک کە ماتەمینن، کەسانێک کە نەرم خوون، تەبعێکی نەرمیان هەست، کەسانێک کە برسی و تینووی عیداڵەتن، کەسانێک کە ڕەحیمن، کەسانێک کە پاک دڵن، کەسانێک کە ئاشتی خواز و سوڵح دەڵەبن. ئیسا مەسیح وعدەیانی دا کە هەر کام لەمانە شتێ نەسیبیان ئەوێ. یەکێک خوا ئەبینێت، یەکێک ئارام ئەبێتەوە، یەکێک ئەم خاک و کوڕەی زەمینێ بە میرات ئەوات، یەکێک ئەبێ بە ڕۆڵەکانە خوا و ئیسا بەمە دەستی پێکرد. ئیسا ئەم قسانە بۆ ئەکا. ئیسا وا لە سەرەتای دەعوەتە، وا لە سەرەتای دەعوەتێکە کە گەلەکی شۆڕشێ دروستکە. مردمانە زەمانە تابع نەفسانیات و شەهواتن. مردمانە زەمانە مەیلیان بە گۆڕین نییە. مردمانە زەمانە ئێعتقاد و باوەڕێکیان بە ئازادیە خۆیان نییە. مردمانە زەمانە هیچ ئوفق و ئاسۆیەک لە داهاتوو ناوێنن. بۆیە لە بەرامبەری هەر گۆڕانێکە مقاومەتەکەن، ئەوێسن، مەسخەرەیەکەن. لەگرا ئیسا مەسیح احتیاجی بە هەنێک یار و پەیڕەو هەست. ئەم یارانە ئیمکانی هەست شەکەت بوون، ئیمکانی هەست بوەڕێن کەم بێرن، ئیمکانی هەست تەسلیمی نەفسانیاتیان بوون. سەختە، ڕێگەی مبارزە سەختە. وەختە تەنهایی تو ئێشێ بە تەنهایی لەسەر قاچە خۆت بوێسی. سەختە فکر بکەی کە ئەم سەرزەمینە و ئەم مردمانە تۆ ئێشێ هەڵسیت و قیامکەی و هیچ کەسی تر نێ لە پشتتا، ناوێ لەسەری هیچ کامیان حەساوکەی. ئوسوولەن تۆ زامێک نیت و مردم مەرهەم بن، بەڵکو ئەوان زامن و تۆ مەرهەمیت. تۆ ئیشی قبوڵکەی لەگرا کە مەرهەمیت. ئەوان یعنی مردم، یعنی کەسانی تر مەرهەمە تۆ نیەن. تۆیت کە قیامەکەی. ڕزا تۆ ئیشێ لەم قیامتە سابت قەدەم بیت. بۆیە لەوێ مەسیح یەکسری سفات ناو ئەوات بۆ خاتری ئەوەی ئەمە بشیتە ناو زەهنە تەرەفدارەکانە خۆی. پاک دڵ وێت، لە ڕۆحیا فەقیر وێت، نەرم خوو وێت، ناشتی خواز وێت، تینووی و برسی عەداڵەت وێت. خۆبیستە لەگرا مخاتەب مشەخەسەکە. پس دوای ئەوەی کە بڕێ خۆزگە و بریا و ئەوانەی وت، مخاتەب مشەخەسەکە. خۆشا بە حاڵە ئانەن کە دەر ڕاه پارسایی ئازار میبینن. خۆزگەم بەوانەی کە لە ڕێگای تەقوا ئازارە بینن. زیرا پادشاهی ئاسمان ئەزانیشان است. بۆ خاتری ئەوەی کە پادشاهی ئاسمان هەنە ئەوانە. خۆشا بە حاڵ شما. ئێستا مشەخەسی کرد.
بۆ کێ؟ ئالەگرا مشەخەسی کرد خۆزگە بە حاڵەکێ ئیسەیژێکێ خوشا بە حال شما ئەنگاه کە مردم به خاطر من شما را دشنام دهند و آزار رسانند خۆزگەم بە ئێوە ئەو دەمەی کە مردم بۆ خاتری من جمێنتان پێ ئەدەن و ئازارتان ئەدەن. خۆ دەگرا مشەخەس بوو پەیڕەوانە مەسیح، شاگردان و حەواریون مەسیح، مشەخەسەن ئەوانەی کەوانە دەوروبەریە. ئالەگرا مشەخەسی کرد کە ئیستە گەڕاوە ناوە ئەوان و خەریکە پێیان ئێژێت ئەم ڕێگە سەختە، ئەم ڕێگە ئازاری واتیە، ئەم ڕێگە خەڵک ئیزۆلەت ئەکا، لەم ڕێگە خەڵک بەردەبارانە دەکا، خەڵک کینەی هەست بەرامبەرت، خەڵک حەسادەتت پێیەکا. بەڵام تۆ تەحملکە. خۆ بتەبێتن لەگرا عیسا مەسیح بەعنوانە خوا خەریکە قسەکە، تەسەلا ئەدا و تەسکینەدا بەمانە، وعدەیان پێدا، بە وعدەیە زندگی جاودانی لە ئاسمانگەکانە پێیان ئێژێ ئەم مەسائبە تەحملکەن. تەبیعەتەن لەگرا نایەت دەلیل بێرێت کە ئینسان یعنی چی، چمکە ئینسانیەت بێرێت، مەفهومە ئازادی بێرێت، پێی بێژێ کە تۆ ئێشی چی بکەیت تا خویە ئینسانی بگریت، تۆ بۆچی ئێشێ لە حیسیەتە ئینسانی خۆت دفاع بکەی، تۆ بۆچی ئێشێ ئازادی. تەبیعەتە لەمانە نایژێت، بەڕاحەتی خۆی وەسڵەکە لەسەر چاوەیەک و بە ناوی مەلەکی ئاسمانگەکان و خوا و حەقیقەتێکی بەرتەر و ئالەگرا کەسانێک کە لەم مەسیرە قەرارە حرەکەت بکەن و مەسیرەکەیان سەختە، خەریکە وعدەیان پێدات کە لەم مەسیرە ئارام بن، سەبریان بوێت. پس لەگرا ئێژێ بە هەر سوخەنە بەدی بە دروغ عەلەیهەتان بگویند، یا هەر قسەیەکی خراپ بە درۆ لە بەرامبەر ئێوە بیکەن. خۆش باشید و شادی کنید، خۆشون و شادی بکەن، زیرا پاداشتان در ئاسمان عەزیم است. بۆ خاتری ئەوەی کە پاداشە ئێوە لە ئاسمان گافرە گەورە است. چرا که همین گونه پیامبرانی را که پیش از شما بودند آزار رساندند. بۆ خاتری ئەوەی کە هەروە پێغەمبەرانێک کە بەر لە ئێوە بوون ئازاریان پێگەیاندن. کەواتە لەگرایشی عادیە، فرە عادیە، هەر جەریانێک لە توول ئەم تاریخە سەری هەڵدا و گەلەکی بوو بنەڕەتی لە بنیاد و مەسائل بگۆڕێت و بەرهێرشە مەردم کەوت و بەرهێرشە دەسەڵات کەوت و بەرهێرشە دەسەڵاتە مەردم کەوت. مردم مەسخەرەیانی کرد، مردم تف و لەعنەتیانی کرد، مردم حەسادەتی پێیان کرد، مردم ماڵیانی برد، جنایەتی کرد لە حەقیانە. وەلێ وەستان و شەڕکردنە ئەوانە و وێسیانە لە بەرامبەر ئەم مەسائلانە بالئەخرە ئەوان سەرەخات، بالئەخرە ئەمە ئەوانن کە سەرەکەون، ساوبت قەدەمیە ئەوانە کە باعث ئەوێت ئەوان پاشەک شەکەن و ئەڕۆنە دوا ئەشکێن و بالئەخرە ئەمانن سەرەکەون. تەبیعەتەن لەگرا نەقشە مەسیح وەکو وەصلە بەسەر چاوەیە یا خودە وحیە، چون مەسیح وەکو چۆن قورئان ئەهەمیەتی لە ناوە دین ئیسلام چه شکلیە، مەسیحیش لە ناوە مەسیحیەت هەرواسە. مەسیح خودە وحیە، وەلی قورئانیش لە ئیسلامە وحیە. پێغەمبەر ئیسلام لەگرا ئەو نەقشەی نییە کە قورئان هەسی. پس ئەو نەقشە کە قورئان هەسی لە ئیسلامە، مەسیح هەسی لە مەسیحیەتە. خودە مەسیح کەلەمەس، خودە مەسیح وحیە. خب ئێمە کارمان بەم تەفەکورە دینیە نییە، کارمان بەمە نییە ئێمە تێنە سەر مەقولاتە سیاسیەکە و کارکردە ئەم مەوعیزە کە من خوێندمەوە بۆ ئێوە و ئیدامە ئەدەم. نور و نەمەک، ڕووناکی نور و خوێ. شما نەمەکە جەهانید. دووبارە مخاتەب مشەخەسە، کێ نەمەکە جەهانە؟
حواريون مەسیح، ئەوانەی کە لە ڕێگاوی مەسیحا قەدەم هەڵەگرن، ئەوانەی کە بە شوێنە مەتنە مەسیح کەوتگن. ئەمانە کێن؟ ئەمانە نەمەکە دنیان، خوێ دنیان. خوێ دوو کارکردی هەست. خوێ هەم تام ئەبەخشێ، هەم بەر بە گەندەڵی ئەگرێ، بەر بە فاسد بوو نەگرێ. تۆ جاران هەرچێکە نەتێشتایە فاسد بوێت خوێت لێدا، خوێکی فرت لێدا و فاسد نابوو. بەس ئیستا لەگرا لە مەساڵە خوێ ئستفادەکە و لە تەمسیلە خوێ ئستفادەکە ئاغایە مەسیح. شما نەمەکە جەهانیت، ئێوە نەمەکە دنیان، خوێی دنیان. ئەمما ئەگەر نەمەک خاصیەتەشرا ئەز دەست بدەهەت، یعنی ئەگەر نەمەک خاصیەتە خۆی وەکو نەمەکبوون لە دەست بە، چگونه میتوان آن را باز نمکین ساخت؟ بە چه سوورەتێکە کرێت ئەم خوێ کە جەوهەری خۆی لە دەستاگە، کە سوێریە، چۆن ئەتوانی دووبارە سوێریکەی تۆ؟ ممکن نییە. دیگەر بەکاری نەمیایەت. ئیتر ئەم خوێ بە دەردە هیچێ ناخوا جز آن که بیرون ریخته شود و پایمال مردم گردد. ئەجگەلەوەی کە فڕی دێتە دەرەوە و لە ژێرە قاچوق لە مردم قرار بگرێ. شما نور جهانید، ئێوە نور دنیان. شهری را بر فراز کوهی بنا شده نتوان پنهان کرد. شارێکە لەسەر کێوەیەک دروست کراوە ناشارێتەوە. هیچ کەس چراغ را نمی افروزد تا آن را زیر کاسی بنهد، بلکه آن را بر چراغدان میگذارد تا نورش بر همه آنان که در خانه اند بتابد. هیچ کەس چرای هەڵ ناکا کە چراکە بخاتە ژێرە کاسەیە بیشارێتەوە. هەڵی ئەکا کە چراکە بخاتە ناوە چرادان تا چراکە ڕووناکی بدا بە ماڵ وە نورەکەی بتاوێت وە کەسانێکی ترا. پس بگذارید نور شما بر مردم بتابد تا کارهای نیکتان را ببینند. بێڵن با نور ئێوە بتاوێ بە خەڵک تا کارە خاسەکانە ئێوە بوێنن و پدر شما را که در آسمان است بستایند و باوک ئێوە کە لە ئاسمانە تەحسینی بکەن. خب هەرەوەندەیە مەتنە کافی بوو کە من ئێستا داستانەکە تەعقیب بکەم. لەگرا مەسیح لەم بەشە وتی ئێوە خوێن، ئێوە نورن. بە کێ وتی؟ بە کەسانێک کە بەر لە گشت کەسێ خەتەریان کرد، بە کەسانێک کە یەکەم پەیڕەوانە مەسیح بوون، بە کەسانێ وەختێ مەسیح پوڵی نییە و ئیمکانات مادی نییە و کەسێ ساپۆرتی ناکا. ئەمانە ناخە خۆیان و دەروون خۆیان هانی داگن بە شوێنە واقعیەتێکا بڕۆن کە مەسیح خەبەری لێدا و مەسیح داوەتی بۆەکە. پس هەڵەگرێتەوە ئێژێ ئێوە بۆ ئەم کارە دروست کریاگەن، ئەسڵەن بۆ ئەمە لە دایک بووگن. ئێوە نەمەکن، ئێوە نورن. ئەم جەوهەرە کەوا لە وجودە ئێوە بۆ ئەمە دروست کریاگە. ئێوە ئەگەر خاصیەتە خوێبوونتان لێ بسێنن بە دەردە هیچێ ناخۆن لە ژێر دەسوپەی مردمە هاڕێن. ئەم نورەکەوا لە وجودە ئێوە بۆ ئەوە دروست نەکریاگە بیوەی لە قوش بنە ماڵێکا بیشاریتۆ. هیچ کەس چرایە هەڵ ناکە بێخاتە ژێری کاسەیەک. یعنی ئەو مەبەستی ئەمەسە ئەگەر خوا ئەم قودرەتەی بە ئێوە داگە، ئەم نورەتان واتیا، ئەم ئەخلاقەتان واتیا، ئەم خەلاقیەتان واتیا، نابێ بیشارنەوە. چون نەدریاگە کە بخرێتە ژێرە کاسە، دریاگە بخرێتە ناوە چراغدان. بۆچی؟ بۆ خاتری ئەوەی کە دیگەران ئەم نورە ئێوە بوێنن و ئەم خاصیە ئێوە تەحسین بکەن. بزانن تەواو ئینسانەکانە دنیا
وەختێک ئەڕۆنە سەرمەنشەئە وەلووتکەی ئەسەرێک ئەوێسن ئەم ئەسەرە ئێشتێ لە لایەنە ئینسانەکانی ترۆ بناسرێت. ئێوە هونەرمەندێ وە بیرە خۆتان بێرنەوە، کەسێک وەکو بەتهۆڤن، کەسێک وەکو باخ. ئەم سەمفۆنیا ئێشێ مخاتەبی بوێت، بیسەری بوێت. نەقاشانە بەرجەستەیەک کە تابلۆی نەقاشیە کێشن لە سووچە ماڵەکەی خۆیانەوە ئەم تابلۆ حەبس ناکەن، بەڵکو ئەم تابلۆ تێرنە دەرەوە ئەیوەنە ناوی گالەریەکە دایەنێن. داڤینچی کلیسا نەقاشیەکە لەبەرەوەی ئەم هونەرە گشت کەسێ بیوێنێت، ئەم جەوهەرە ئینسانی و مەردانیە بوێنرێت و لە لایانی مەردەکان تر و ئینسانەکانی ترۆ تەحسین بکرێت، بە ڕەسمیەت بناسرێت، جێگای حەیرەت بێت. بۆیە ئەمە ئەرزش پێیا ئەکات. لەذا ئەو شتەی کە تەبیعەت بە تۆی داگە، خوا بە تۆی داگە، ئەو ئستعدادە، ئەو خەلاقیەتە، ئەو مەچەک و بازووە، ئەو غیرەتە، ئەو مەردانەگیە و جوامێریە بۆ شاردنەوە نییە. داینێ ناگە تۆ بیشاری تۆ بیخیتە ژێرە کاسەیەک. هیچ کەس چرا هەڵ ناکات کە بیخاتە ژێرە کاسەیەک، هەڵیەکا کە بینێتە ناوە چرادان. ئەم تەمسیلانە کە ئێوە بیستتان خەریکە لە داستانێ خەوەرەدا بە ئێوە. سخەنڕانیە مەسیح لەگرا سخەنڕانیەکی کاملەن سیاسی بوو، بۆ پەیڕەوانە کەمێک حەسی، بۆ سەراغازە شۆڕشێکە داینیاگە و تەمامی ترسەکانە ئەم شۆڕشە ئەزانێت. ئەزانێت لە سەروبەندێکە هات کە مردم تابی نەقاقا فاسدە، مردم تابع شەهەواتە. بۆیە لە چاپترە مفتشە ئەعزەمە براکانە کارەمازۆفە، مفتشە ئەعزەم بە مەسیحی وت ئەم مردمە خۆیان بەدەستی خۆیان هاتن و ئازادی خۆیانیان بە ئێمەدا، مردم تا بە تەحمل ئازادی نایرید. مردم هاتن وتیان ئێوە ئازادی لە ئێمە بسێنن وەلێ نانمان پێ بدەن، وەلێ تۆ لە جوابی سوعالەکەی شەیتانە وتە ژیانە ئینسان فقط بۆ نان نییە، خدا ئینسانی بۆ نان دروست نەکردگە بەڵکو بۆ ئازادی دروستی کردگە. و هەر لەوێ بە مەسیحی وتی لەو ڕۆژە کە تۆ بە باڵای ئەم سەلیبە چووی بنوارە بزانە کەی ترتوانی بەقەد باڵای تۆ بەرز بوێتەوە. وتی لەو ڕۆژە کە تۆ بە باڵای ئەم سەلیبە کێشیایی بنوارە بزانە چەند نەفەری تر بەقەدەر تۆ بەرز بوونەوە. یعنی مەوجود نییە، یعنی ئینسانە مەعمولی ئەم کارە ناکا، یعنی ئینسانە مەعمولی تابعی نەفسانیات و شەهەواتە، یعنی ئینسانە مەعمولی سەغیرە، ئینسانە مەعمولی تا بە تەحملە ئازادی خۆی ناکا. مفتشە ئەعزەم ئێژێ ئەم مردمە خۆیان نان پەیا ئەکەن، نانەکە تێرن ئەیدەنت دەسە ئێمە ناتوانن نانە خۆیان بخۆن، ئەیدەن دەسە ئێمە تا ئێمە بیدەین و پێیان ئاوا خیاڵیان ڕاحەتترە. ئەم داستانە مەسیحی شەیزانی یا تەمام ئەم چیرۆکانەی کە ئێوە چ باوەڕتان بەم متونە مقدسە بوێت چ نەتانوێت، بەلاخەرە تۆ ئەتوانی بە ڕێگەیەکی تەحلیل و تەفسیرە داستانهای ئوستورەیی و میت و ئەفسانەیی بزانی کارکرد ئەمە چییە. بەشەریەت بەر لەوەی بچێتە سوراغ ڕەوشە عەقڵی تەفەکوراتە خۆی لە غاڵبە ئوستورە و ئەفسانە بەحس کردگە. بەشەر وارە وەڵ وەختێ تەماشای کرد ئینسانێکی تر مرد، بیری لێ کردو فەرق ئینسانە زێنکتەکە ئینسانە مردک چییە؟ پس لەگرا بیری کردو. بۆیە توانی دین دروست کات، بۆیە توانی ڕۆح دروست کات، بۆیە توانی شەبەح دروست کات،
بۆیە توتم پەرستی کرد، تاو پەرستی کرد، مردک پەرستی کرد، تەبیعەت پەرستی کرد، دار و بەرد و خۆر و مانگ و ئەمانەی پەرستی، بۆیە لەو دواگەیی بە وحدانیەت. وەم وحدانیەتە لە ڕێگەی ئەدیانە ئیبراهیمەوە نات کە لە ڕێگەی پیشا سۆقراتیان هات، لە ڕێگەی یۆنانیەکان و هات، ووتیان وجودە خودایان مختلف تەناقزە، و دوای ئەوان سەراغازی بە سوورەتە منسەجم لە ئەفلاتونەوە دەست پێیەکە. پس لەگەڵ اتفاقێکە کە فێی مەسیح ئاگاهە بەمەی کە مەردم تەکان ناخوا، مەسیح ئاگاهە بەمەی کە مەردم مەسخەرەکە، مەسیح ئاگاهە بەمەی کە مەردم تابعی شەهەوات دێسی، بەڵام خەریکە حەزەر ئەدا بە یارانە خۆی. مەسیح خۆی تابع شەهەوات نییە، خۆی ناتوانێت لەم ڕێگە کەسێ بیگەڕێنێت دواوە، بەڵام متمەئینیش نییە لە یارانە خۆی. بۆیە لە ئاخریشۆ ئەمە یەهودا ئەسقەروتیە کە مەسیح مەعامەڵاکە. یەکێک لە نزیکترین یارانە خۆی. پستەکی ئەم یارانە کە لە میزانە ئیمانیان خەبەری نییە، ئیشێ کارێک بکات کە ئەمانە ئیمانیان بتەوێت، بە ئەندازەی خۆی وێت. بۆیە من لە داستانە لاوەکە زەمبیر فرۆشا وتم، لە داستانە لاوەکە زەمبیر فرۆشایژێ بچۆ، بە جبرەیل لێژێ بچۆ و ئەو لاوەکە بێشەکە دانێ، بێشەک لە هەڵبژاردن ڕێگایە کە هەسی، بێشەک لە تەسمیم و بڕیارێک کە داگێسی. فرێک لەمانە بێشەک نیەن، فرێک لەمانە وەسوەساکەوێتە سەر ڕێگەیان، فرێک لەمانە پەلەیانە، فرێک لەمانە سعد و سەوتایەکی تریان هەست، فرێک لەمانە بۆ خاتری کارێکی تر هاتکن. پس لە ئەوەڵەوە وا دەسی پێکرد، خۆزگە بەوانەی کە ڕۆحیان فەقیرە، خۆزگەی بەوانەی کە پاک دڵن، خۆزگە بەوانەی کە ماتەمین دڵخەمگینن، خۆزگە بەوانەی کە تەرەفدارە سوڵحن و ناوی بردن، خۆزگە بەوانەی کە ڕەحیمن. وەختی ئەمانەی وت ئەم خۆزگانەی مەترح کرد، یعنی تەلویحن بەوانی وت ئەم سفەتانە با لە ناوتانە دوێت، وەسوەسەتێتانانێت، دڵتان گەورەوێت، دڵتان پاکوێت، ڕەحیمون، تەرەفدار ئاشتیون، لێو دواتێتە خوارەوە ێژەی بۆ چون ئێوە هەم خوێن و هەم نورن. شاید فرەیەک لە ئێوە یارانە ڕاپەڕین، لە خۆتان پرسیارکەن بێژن بۆ ئێمە، بۆ من، بۆ لە ناوە تەمامە ئەم مەردمە من، بۆچی ئێشێ من فەرق بکەم تەکە دیگەرانە، بۆ من وەکو دیگەران نەڕۆم ئەم زندگیەی کە ئەمانە پێئێژن زندگی بیکەم، بڕۆم کۆڵبەری کەم، بڕۆم جاسووسی کەم، بڕۆم بوومە نۆکەرە پارتی، بڕۆم بوومە نۆکەرە یەکێتی، بە نۆکەریش ناتگرن وەلێ، بڕۆم ئەم کارانە بکەم، تۆزێنان پەیداکەم، زندگیەکی عادی بۆ خۆم بکەم، هەر کەسێک کەر و من پاڵانی وم، هەر کەسێک کەر و من بووم و جلی وەم زندگیە بگوزەرێنم. دلیلی هەست، دلیلەکەی ئەوەسە ئێوە بۆم کارە دروست نەکریاگەن، ئێوە خوێن، ئێوە نورن، بەڵام بەعزێ ماوەقە ناتوانن قبوڵی کەن، ئێوە ناتوانن قبوڵی کەن کە هەر ئێوە ماگن، هەر ئێوە بۆ ئەم کارە دروست کریاگەن، هەر ئێوە دروست کریاگەن. لە هەرچی جەوامع بەشەریە هەست، عدەیەکی کەم لە ناوە ئەو جەوامعە مەسیرە جامع مشەخصەکە، عدەیەکی کەم وا دائیمەن زندگی خۆیان وا لە ناوی زەجرە. ئەوەی ڕووسیەی ساختەگە، ئەوەی ڕووسیەی مەشهور کردگە پۆشکین بوو، تۆڵستۆی بوو، دەسایۆفسکی بوو، باوەڕکەن ستەلین نەبوو، باوەڕکەن میلیاردەرەکانە ڕووسیە نییە. بەڵام دەسایۆفسکی گەورەترین میراوتە بەشەرەوە ڕووسیە دای بە بەشەریەت، باوەڕکەن، وەلی دەسایۆفسکی لە زەجرا مرد، لە فەقرا مرد. دەسایۆفسکی لە ناو ڕەنجە هاتە دەرەوە و لە ڕەنجا مرد. نیچە لە ڕەنجا مرد. ئەوانەی وا ئەم بەشەریەتە ئیمڕۆ افتخاریان پێکە، حیچیان میلیاردەر نەوگن، حیچیان حاکمە گەردەن کەش نەوگن،
تەواو ئەوانەی ئەمڕۆ میلەتەکان افتخاری پێ ئەکەن و بە نۆعێ خۆیانی پێ هەڵئەوەستنەوە بە عنوانە فەریختەکان و گەورەکانە تاریخە خۆیان لە زەمانەی خۆیان ئەمەوردە جەفاوی مەردەم بوون، مەردەم ستێزانیدا، مەردەم عەزیەتیانی کرد، مەردەم حەسادەتی پێیان کرد، مەردەم بێنانیانی کرد، مەردەم شاروەدەری کردن، مەردەم هیجرەتی پێیاندا، مەردەم تەوتەعی کرد بە عەلەیهیان، مەردەم نانی بڕین، مەردەم ئەم کارەی کرد پێیان، بەڵام هەر ئەوان مانۆ و هەر مەردەم بوون هاتنە سوراغە ئەمان، و هەر مەردەم بوون پەیکەرەکانە ئەمانیان دروست کرد، و هەر مەردەم بوون خۆیانیان منتەسەب بەمان کرد، چون هەر جامعەیەک ئینسانهای ئاوای نەوێت ئەم جامعە نابوو دەوێت، ئەم مەردمانە لە بەین ئەچن. بۆیە نظامە سوڵتە و نظامە ئینقیاد بە تەمامە قودرەتی سعیەکا بە تۆ بێژێت ئەم کارە گەورانە نێنە حەدی ئینسانی مەعمولیە، تۆ کە خەڵکە مەریوانی، تۆ کە خەڵکە زاخۆی، تۆ کە خەڵکە هەولێری، تۆ کە خەڵکە کرماشانی، تۆ کە خەڵکە ئیلامی، تۆ کە خەڵکە هەمەدانی، تۆ کە خەڵکە مەهابادی، تۆ ناتوانیت لەو کارانە بکەی وا محەممەد و مەسیح کردیان، تۆ ناتوانی، چون یەکێکیان مەعسووم بوو، یەکێکیان کوڕەخوا بوو. تۆ ناتوانی لەو کارانە بکەی وا بەهلول کردی، چون بەهلول دێوانە بوو. دەستورەتێک وان نییە تەمامی ئەم ئینسانانە و ئەم داستانانە مەسیح ئەگەریش کوڕخوا بوو کە تۆ قبوڵی مەکە کوڕخوا بوو، ئەوەی مەشهوری کرد کەلامەکەی نەبوو، مەرگی بوو، زەجرێ بوو کە کێشایی، زەجرێ بوو کە لەسەر سەلیب کێشایی، گەورەترین تەحەولە مەسیحیەت مەرگە مەسیحە، نەکتێوەکەی. ئەوەی وا ئیسلامی مهم کرد زەندگی خودە محەممەد بوو، نە قورئان، سابت قەدەمی محەممەد بوو، محەممەد شانەی شل نەکرد، محەممەد برسێتی کێشا، تەوهینی کێشا، بەردەبارانیان کرد، شار بەدەریان کرد، پێیان وت شێت، پێیان وت مەجنون، وتیان ئەمە جنی هەز، ئەمە شاعرە، مەسخەرەیان کرد. سروەتەکەی خەجیجەی لەدەست چوو، لە شەعب ئەبی تالەبا کەوتە برسێتی، تەوتەعی مەرگیان کێشا، تەوهین و ئەفتەران کرد، سەریان شکاند، حەملەیان پێکرد، ئەن چ سەختی بوو محەممەد کێشایی، و ئەمە محەممەد بوو ماوە، ئەمە عەمەڵە محەممەد بوو ماوە. بۆیە ئەبوو سوفیان لە فیلمەکەی محەممەد ڕەسوول ئەڵڵاه وەختی فەتحە مەککە کریا، تەکە هەنداوتی هەند ژنی وتی محەممەد بە وعدەکەی خۆی عەمەڵی کرد و دەرگاکانی نەشکاند. ئەبوو سوفیان وتی ئەو لە ڕێگەی دیوارەکان و نایێت، لە ڕێگەی دڵۆتێت، دڵەکان تەسخیرەکە، و ئەمە جاودانگیە. لەزا یارانە ڕاپەڕین، لەم سەرزەمینە کوردەوارە نظام سوڵتەی جەهانی گەلێکی سیحەتچی مەردەمە فاسد کە تا بە ئینقیادیان بکێشێت. تکنیکەکانە ئەمانە کاملەن مشەخەسە، لە چه تکنیکایە ئێستەفادەکەن، کاملەن مشەخەسە مێتۆدەکانیان، بۆ خاتری ئەوەی کە یەک دانە ئینسان پەیانەوێ لەم سەرزەمینە بە جەوهەرە واقعیە خۆی پێی بوات. ئەگەر کەسانێکیش لەم سەرزەمینە خوێ بوون، نور بوون، وایان لێ بکا لە جەوهەرە خۆیان داکەفن، جا ئەوانەی کە نور بوون و خوێ بوون لێو دوای لە ژێرە قاچت دەسن و پێی مەردم ئەحاڕێن و لە بینەچن، یەک عومر خیانەتیان بۆ ئەمێنێتەوە و پەنگ خواردووی، یەک عومر بێقەراریان بۆ ئەمێنێتەوە. ئێوە ئەم کارەش نەکەن، دەست بگرن، دەست هەر بگرن لە جەوهەرە خۆتان کتمانکەن، باوەڕکەن لە حەزەیەک ناتوانێت زندگیتان زندگی بێت و تۆ لە حەزەیەک زندگی ئیتر ناکەی. ئەبوایە ئەم ئومەتە کوردیشە بەلئەخەرە بڕهەیەک لە تاریخی دروست بوایە، کەسانێک پەیدا بوایەنە کە بەم دەرەجە لە ئینسانیەت بگەیەنە،
کە بیانزانیە زندگی سەراسەر ڕەنجە و بیانزانەیە کە ئەمانە تەجروبەی ئازادی تەجروبەی تاڵ ڕەنجە. تەجروبەی ئازادی تەجروبەی لەزەت نییە، تەجروبەی ئازادی تەجروبەی ڕەنجە. تەوەقع مەکەن لە خەڵکی. تۆ مەرهەمە ئەم خەڵکیتە، نە ئەم خەڵکە مەرهەمە تۆ. ئەم خەڵکە نەهات کە هیچ بەردێ لەسەر بەردێ بۆ تۆ دابنێت. تۆ هاتکیت ئەم جامعەی فاسد و ئەم مردمە فاسدە کۆ بکەیتەوە. تۆ هاتکی بنیادە ئەم فەسادە جەم بکەی. تۆ هاتکی بوێسیت و دەست بۆشێنیت. تۆ هاتکیت مردم لە فەسادیان دوور خەیتەوە. نە ئەوان هیچ هێزێ بە تۆ نادەن. تۆ لەم مەیدانە تەنهای خۆتی و خۆت و شمشێرەکەی دەست. خەیلە عەزیمە سپای دوژمن لە بەرامبەر تاویسیاکە. مەجبوری شمشێر بۆشێنی. تۆ کە نەفەس ئەکێشی سەرزەمین نەفەس ئەکێشێ. تۆ کە نەفەس ئەکێشی ئەژدادت نەفەس ئەکێشێ. تۆ کە نەفەس ئەکێشی و هەناسە ئەکێشی ئەو مردمەوە لە هەناسە کەوتکە هەناسە ئەکێشێ. هەر جامعەیەک بە ملیۆنها ئینسان دروسەکات بە تەعداد ئەنگوسەکانت دەست ڕۆڵەی گەورە دروست ئەکات کە مەسیرە ئەم جامعە مشەخەسکەن، کە ئەم جامعە لە پێچ و لە هەڵدێرەکانە دەریکەن سەریخەن. ئەگەر ئەم مردمانە لەشکرانە فریشتە وایەنە تۆ چی دەکردیانە؟ ئەگەر ئەم مردمانە گشتی قارەمان بوایەنە وا فاسد نەوایەنە زەرورەتە وجودە تۆ چ بوو لەم جامعە؟ هیچ. تۆش دانی عادی بووی وەکو ئەوان. ئەوەی کە باری مەسئولیەتەکەی تۆ سەخت دەکات، ئەوەی کە بارە مەسئولیەتەکەی تۆ قورستر ئەکاتەوە، ئەم شەراویتە نەگریسە گەندەڵیەسە، ئەم بێسەوادیەسە، ئەم جەهلە مورەکەبەسە، ئەم مردمە حانەقە حەسوودە فاسدەسە. بەڵام مردمانە تۆن. بەڵام سەرزەمینە تۆس خۆ تۆ چۆڵی ناکەی بۆ مەسعودی بارزانی و جەلالی تاڵەبانی و عەلیە خامنەئی و ئوردوغان و حکوومەتە عێراقی و حکوومەتە سووری کە ئەوان حتا ئەتوانن بەرەو قەحقەرا و بەرەو نابوودی بیوەن. خۆ چۆڵی ناکەی بۆیان. وتم تۆ لەگرا شاهدی لەم داستان ئەفسانەیانە هەر کامیان جۆرێک جاودانە ئەون. تۆ لە تراژەدیە ئەنتیگۆنا لە تقاوڵە ئەنتیگۆنەتە کە حاکمیەتە تراژەدی ئەخولقێت. تۆ لە تقابلە مەسیحاتەکە دەسەڵاتە یەهودیەکان وەتەکە دەسەڵاتە ڕۆما بە سەلیب کێشانە مەسیح هەوێنیت. تۆ لە داستانە محەممەدا جەهدە ئینسانێک ئەوێنیت بە تەمام و قدرەت و ئیمانی وەم ئینسانە بەعزێ مەواقع شەکەتیش ئەوێت بەڵام کۆڵ نادات. ابن خەلدون ئێژێ ئەگەر محەممەد نەبوایە و دین محەممەد هیچ کەسێ نەی ئەتوانی عەرەب منسەجم کە. هیچ شتێ نەی ئەتوانی عەرەب منسەجم کە. و ئەمە محەممەد بوو و دین محەممەد بوو. لذا تۆ ئەوێنیت دوای هەمچین ئینسان هایەک دەستگاهێکە لەسەر ئەمانە دووبارە بەرەو ئینقیاد ئەڕوات و بەرەو کۆنتڕۆڵە مردم و بەرەو سواربوون لە کۆڵە مردم ئەچێت. تەسویرە ئەم گەورانەی کە بوونیان گوزارم حرەکەتانە بووگن تەبدیل ئەکا بە تەسویرێکی دەست نەیافتنی. یعنی دەسە پێ ناگا بەم تەسویرە. محەممەد ئەکا بە منتەخەب هەڵبژاردە، ئەیکا بە مەعسوومێک کە لەسەر ئیرادەی خواوای پێهاتکە، نەبێت تەلاشە خۆی، نەبێت جەهد خۆی. لەگرا غەدرێکی گەورە لە محەممەد ئەکرێ، غەدرێکی گەورە لەم ئینسانە ئەکرێ، لەگرا غەدرێکی گەورە لە مەسیح ئەکرێ. یەکێک ئەکرێت و خوا، یەکێک ئەکرێت و مەعسوومە بژاردەی خوا. بەس لەگرام مەسیح مەجبور بوو بە حەواریۆنی یەکسری وعدە بدات، چون لە میزانە ئیمان و مقاومەت و ئیستادگی ئەوان
مطمئن نەبوو، لە بێشەکی ئەوان مطمئن نەبوو. و بەعدەنیش ثابت بوو کە بێشەک نەبوون. و یەهودا ئەم کارەی کرد. بەس مەسیح وعدەی دا پێیان، وتی یەکسری سەفاتان بوێت، یەکسری ئەخلاقتان بوێت، پرینسیپتان بوێت، چون ئەگەر ئەمانتانە بوێت خۆشبەختن. لە جێگەیەک هەڵگەڕیاوتی خۆشا بە حاڵە ئەوانەی کە بۆ خاتری من جمێنیان پێدەن. لەگرا مەسیحێژی من خوام، خۆشا بە حاڵە ئێوە کە بۆ خاتری خوا، بۆ خاتری حەقیقەت، بۆ خاتری مطلق جمێنتان پێدەن، چون ئەمەوێت و خەیر و ڕژێتە گیانتان. پس تۆ لەگران نەدی مەسیح بە عینوانە خودەخوا بێژێ خۆشا و حاڵە ئەوانەی کە تێن وەشان و باڵە منا هەڵەدەن، من کێکیان لە ئاسمان بۆ دائەگرم، قەسری تەڵایان بۆ دروست ئەەکەم، عمری جاودانیان پێدەم. ئەوانەی نەوت خوا بوو مەگەر خوا نەبوو. ئەم تەمسیلە خوا کە لەگرا دانیشتگە کە حەجێ لە دەستی نایەبی کا بەچ دەردێگە خوا، دەی بەش دەردێگە خوا. بۆ مردم داوای لە یەکە نێژندا داگرە ئەگەر خوای بێرە خوار و لە قەیەم سەلیبە بێرە خوارەوە تۆ بە ناژی من خوام بۆ نایتە خوارەوە. خدای مەسیح وانە ئەوەی کە ئەو زەجرە ئەکێشێت و ناگەڕێت و دوا لە قسەی. ئەمەسە ئەو بەرداشتە سەتحیە کە مردم نایفەهمێت. ئەمەسە ئەوەی کە گەرەکیانە بە مردم بێژن تۆی مردمە عادی، شەهوەتی، شەهوەت پەرستی، نەفس پەرستی، زەعیفی، سەقیریت کە ڕۆح و حیسیەتی ئینسانەتیانە. خوابوون مەسیح یعنی ئەوە. مەسیح ناکشێتە دواوە، مەسیح نایژێ غەڵەتم کرد، مەسیح نایژێ تەسلیم بووم، مەسیح نایژێت وەشانمە نامەردت قەسەم، نایژێت دەسە نامەرد ماچ ناکات، تەکزاڵم ڕێ ناکەوێت، سکوتە لە بەرامبەر زوڵم و بێعەداڵەتی و کۆیلەیە ناکات. ئەمەسە مەسیحە کاتە خوا، یعنی شتی فەراتر لە گەورەی تۆ. دەنا مەسیح لەگرا هەڵ ناگەڕێتەوە بێشتێ من کۆشکی تەڵاتان بۆ دروستەکەم، عمری جاودانتان پێدەم، بەس بە من ئێمان بێرن، بەس بە من ئیمان بێرن و من باوەڕ بکەن. ژێ خۆشا بە حاڵە ئەوانەی لە ئێوە کە بۆ خاتری من جمێنی پێدەن. خۆی بە حەقیقەت ئەزانێ، خۆی بە ئازادی ئەزانێ. پس خۆشا بە حاڵە ئەوانەی کە بۆ خاتری ئازادی جمێنیان پێدرێت، تەحقیرەکرێن لەلایەن مشتە ئینسانە قەتیسە کۆیلا مۆردە تەمەسخر واقعون. خۆشا بە حاڵە ئێوە. من لەگرا چیرۆکی مەسیحم تعریف کردو، نەموت حەقیقەتە، نەموت مەسیح خواست، نەموت ئەمە باوەڕی منە. چیرۆکی مەسیح باوە، مۆدە، دنیا ئەی ناسی، منیش نەقڵ یەکەم. ئەو جۆری تر کار کردی هەست بۆی، من جۆرێکی تر کار کردی هەست بۆم. من خەریکم لە زاویەکی تر و بەحسی یەکەم بۆ یاران ڕاپەڕین. نازانم ئەم مەردەمە بۆ نافەهمێ. کاکە من تەبلیغ بۆ مەسیح ناکەم، من تەبلیغ بۆ خوای کەس ناکەم، من تەبلیغ بۆ دینە کەس ناکەم. ئەم قسانە من ئەیکەم دینی نییە. من چ بکەم تۆ جاهلی؟ من سەریح خەریکم قسەکەم، خۆ برزیلی قسە ناکەم. کەلامم سەریحە، معلومە خەریکم چیێژم. خاوی کەم و خاز بفەهمی. ئەمانە گەرەکیانە بێژن ئینسانی مەوجود نییە لەم دنیا کە بەندەی ناوگەڵ و سکی نەوێت، بەڵکو حازر وێت بۆ ئەوەی کە ئازاد وێت و ساحب اختیار وێت، تاوانە سەنگینەکەشی بدات، یعنی ڕەنج بکێشێت،
تۆ ئەوێنی لاوەکە زەمبیل فرۆش ژیانە میرزادەگی بەرئەدات. کام لە ئێوە ژیانە میرزادەگی بەرەدەن؟ کامتان بەریەدەن؟ بۆ خاتری ئەوەی بە اختیار ئەگا و بە اختیار هەڵ ئەبژێرێ و بە اختیار بڕێ جەبر بۆ خۆی تعریفەکە. لاوەکە زەمبیل فرۆش لە بەرامبەرە وەسوەسەی قودرەتە. بارە ئەوەڵ قودرەت ئەداتۆ کە بووی، بارە دووەم دووبارە قودرەت لە قەبارەی ژنا پێی زاهرەوێت و لە هیچ کامیانە ئێرادەی خۆی تەسلیم ناکات، چون اختیاری کردگە، چون بە ئازادی گەیگە، چون تەجروبەی ئازادی تەجروبەی ڕەنجە نەلەزەت. لەذا هیچ دەفعە خۆی ناداتە دەسەڵ. وەختێ شەو لە ناوی جێگەکەی خۆیە ژنەکەی جێگەکەی ئەگۆڕێتەکە ژنە میرە لەو تاریکە سەڵاتە، لە وەختە ئەو جێگ تەحریکاتە جنسیە کە دەسی ئەخوا لە خرخاڵەکە ئەزانێ ئەمە ژنەکەی خۆی نییە، ئەکێشێت و دواوە بەر بەخۆی ئەگرێت. لەسەر چی ئەوێسێت؟ لەسەر اختیار و ئیرادەیە کە حەسی نایەڵێت هیچ وەسوەسەیە، هیچ قودرەتێ، قودرەتە شەهوەت، قودرەتە نەفس، قودرەتە حاکەمیەت، قودرەتە وەسوەسە، هیچ قودرەتێ ئەم لە ئیرادە و اختیاری بخات. اختیاری وان لە دەست خۆیە، ئیرادەی وان ئەمە ئیکا بە ئینسان، ئەمە ئەو جاودانە ئەکاتۆ، نە ئەو شەهوەتە، نە ئەو ناوگەڵە. لەگران لاوەکە زەمبیل فرۆش خۆ ئیتر پێغەمەر نییە من بەحسی بکەم تۆ فکرکەی من بۆ مەسیحیەت یا بۆ ئیسلام تەبلیغەکەم. ئینسانە کوردیە، پیور ئینسانە کوردیە، ئینسانە مخەیرە ئازادە کوردیە. بۆی تۆ لەگرا لە داستانە لاوەکە زەمبیل فرۆشە ئەوێنیت تۆیشێ بەم لاوەکە زەمبیل فرۆشە یا بێژی خوا یا بێژی مەعسووم، بۆ چون کوردێکی تریتر ناتوانێ واوی. کێ لەو تاریکەشەوە ژنە میر بێتە باوەشی بۆی عترۆت کوڵن بات و خرخاڵە زەرد لێ پیاوێت، دەرپێکەی هەڵە کێشێت و تێتە دواوە ژێ شەیتان وەلعنەتوێت. نایکەم خۆم نامە دەسۆ نامردمی ئێمە هەر لەم پەیجە فەیسبووکیانە چاویان بکەوێ کراسی سوورێ 20,000 دانە میسکاڵی بۆکەن. وان نییە کاکە ئەمانە گەرەکیانە بێژن ئینسان بەم قامەتە ناگات. دەسوێتێکە وان نییە. دەرسوورەتێکە هەر دەورانێک ئینسانەکانە خۆی و دا و کارەکانە دەورانە خۆی تێت. ئێوە گەرەکتانە لاوەکە زەمبیل فرۆشون، ئێوە گەرەکتانە ئینسانە کوردیون، ئەم مەسیرە ڕەنجی واتیە. ئێوە مەرهەمە مەردمن، مردم مەرهەمە ئێوە نییە. مردم تابع نەفسانیات و شەهوات و ترسەکانی خۆیەسی، ئەواتفە خۆیەسی، و ئەمە تۆی کە ئەواتفەکان و ترسەکانی مرتەفەعەکەی، ئەمە تۆی کە لە بەرامبەری دوژمنیەکان و وەسوەسەکان ئەوانەی کە ئەکەوێتە گیانم کۆمەڵگاوێسیت. تۆ مەرهەمینە ئەوان دایکە ئەم سەرزەمینە تۆ ئابستەنە و تۆ تێرێتە دنیا، تۆ جەوهرت بۆ ئەمە دروست کریاگە. لەذا بۆ لە مردم تەوەقعەکەی، بۆ ئەگەر فکرەکەی مردم سکوتی کردگە و دەنگ ناکات و شان پانەکات و تەجاوزی پێکەن هیچ نایەژێت و سەرزەمینیان برگە هیچ نایەژێت و ئەی گەوجنن هیچ نایەژێت و بە فاحشەگی کێشن هیچ نایەژێت. تۆ فکرەکەی وانە بووگە جاران لە هیچکوی دنیا وانە بووگە. هان لەم فەڕەنسە دوای ئینقلابی ئۆکتۆبر دەهەیە قەرنە 19 ئاغاز دەهەی دووەم و سێوەمە قەرنە 19 نیوەی ژنانە پاریسی کێشتیان بە فاحشەگی، بە مەحزێنەیە نەتوانی کار بکەن فۆرن فاحشەگییان نەکرد. تا ئەوەی کە بە جۆرمە فاحشەگی بیانگرن بیان خەنە زندان و بەشکم بتوانن لە زندانە و کارکەن. دەی کێ ئەتوانێ ئەم مەسیرە بگۆڕێ؟ ئێوە
ئێوە ئێشێ بیگۆڕن و ئێوە ئێشێ هەست بەم مەسئولیەتە بکەن و ئێوە ئێشێ ساحیبی ئەم ئیرادەی ئازادە بن و ساحیبی ئەم تەحملە بن. لەگرا هیچ مەسئلەیەکی خارق العادە مەترەح نییە. لەگرا ئینسانێکە کە بە کوردیەت ئەگا، کە بە فەردیەت ئەگا، لەگرا ئینسانێکە کە تەمام قیافە ئیرادەس ئەمەوێت خوا. تەفاوت ڕووناکبیر و فیلسوف تەکە ئەوەی کە لە داستانهای قەدیمیا پیان وت پێغەمبەر لە یەک چتە، هەرتکیان بە شوێنە حەقیقەتە ئاگەڕین، هەرتکیان، چه فیلسوف چه پێغەمبەر. بەڵام فیلسوف بۆ خەواسی ئەکا، پێغەمبەر بۆ عەوامی ئەکا. فیلسوف کاری بەوە نیە مەردم گوێ ئەدایە گوێ نادا بخۆی ئەنووسێ، بەڵام پێغەمبەر ڕوایە خە بە مەردەمەگرێ، ناوەی کە وەحی بوو هاتووێ لە ئاسمان و خوا تەکانی داوێت. مەردەمەر جۆرێ گەرەکیانە تەعبیری بکەن و تەعبیری کەنەوە. لەگرا ئینسانێ مەوجودە کە ئێرادەی ئەدا بەسەر ئێرادەی دیگەرانە، کە مەسیرە ڕێگاکە مشەخەس کات. لەذا یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەم جۆرە ڕەفتارهای خامە لە ئێوە تەوەقع ناکرێ. دروسە ئەم تەجروبە لە زیندگی ئێوە نەکریاگە، دروسە لەم سەرزەمینە کوردەوارە ئەم تەجروبە لە عەسرە مەعاسرە نەکریاگە، و دروسە ئێوە هەستە بە تەنهاییەکەن. بەڵام مەسئلەکە سەریەوەسە مەسیرە زیندگی ئێوە هەرەمەسە، و ئێوەن کە ئەم مەسیرە مشەخەس ئەکەن، و ئێوەن کە ئەم مەسیرە ئەوە نەبەرەوە، و ئێوەن کە ئەم مەسیرە وازەکەن. نامەردم مەردم خەریکی کاری خۆیەسی، وەلێ ئەمە تۆی کە ئەم سەرزەمینە و ئەم خاکە و ئەم مەردمە و ئەم ژیانە و ئەم جیهانە مەعنای پێ ئەدەیت و مەعنای ئەکەی تۆ. ئەمە تۆی. پس با بزانێ ئەو جەوهەرەکەوا لە وجود تا بۆ ئەوە دروست کریاگە، و ئەو نورەکەوا لە وجودتوا بۆ ئەوە دروست کریاگە کە بینیتە ناوە چرادان تا مەردم جوامێری تۆ بوێنن، قارەمانەتی و شمشێرکێشی تۆ بوێنن، کوردیەتە تۆ بوێنن، مەحو تەماشای ئەم مەچەکە مەردانەیە تۆ بوون، ئەو بۆ ئەوە دروست کریاگی تۆ. ئایەوە خۆش.